لەبێ ئاگای وەزیردا خاوەن بەنزینخانەکان گەندەڵیەکی گەورەی دیکەی گرانکردنی بەنزین ئاشکرا دەکەن. دوای ئەو هەموو گورزەی هاوێشتی لە هەولێر فەرشی سوور بۆ پێشوازی حەلبوسی ڕادەخرێت. گەندەڵیەکی گەورە ڕێگری لە دامەزراندنی گرێبەستەکان دەکات، پلە بەرزکردنەوەش دەچێتە بودجەی عێراق. کۆمپانیەکان لە پشتەوەی وەزیردا قۆڕغی گواستنەوەی بەنزین دەکەن و بازێکی زۆریان خستۆتە سەر بەنزینخانەکان. لە بەرنامەیەکی میدیای دەسەڵاتدا کە لە نێوان وەزیری سامانە سروشتیەکان و خاوەن بەنزینخانەکان ئەنجام درا، وەزیر ڕایگەیان کەوا ئەوان هەر لترێک بەنزین بە 750 دینار دەدەن بە بەنزینخانەکان، بەڵام خاوەن بەنزینخانەکان لە بەرنامەکەدا ڕایانگەیان کەوا ئەوان بە 730 دینار دەگات بەدەستیان. وەزیریش بێ ئاگایی خۆی دەربڕی خاوەن بەنزینخانەکان ڕایانگەیان ئەو کۆمپانیای بەنزینەکەیان بۆ دەگوازێتەوە بۆ هەر لترێک 20 دیناریان لێ وەردەگرێت، لە کاتێکدا دەکرێت بە 5 دینار بگوازرێتەوە. داواشیان کرد خۆیان بەنزینەکەی خۆیان بگوازنەوە. جێی باسا لە پرۆسەی بەرهەمهێنان و گواستنەوەشدا کۆمپانیەکانی دەسەڵات قازانج دەکەن و ئەمەش گرانی بەنزینی لە کوردستان زیاتر کردووە. لا گۆڕانکاریەکی چاوەڕوان نەکراودا دوای ئەوەی لەلایەن هەریەک لە نێچیروان بارزانی و ماسرور بارزانی لە بەغدا سەردانی کرا، داوای لێکرا لە هەولێر میوانداری بکەن. بڕیارە سبەی محەممەد حەلبوسی سەرۆکی هاوپەیمانی تەقەدوم بێتە هەولێر و فەرشی سووری بۆ ڕابخرێت. سەردانەکە دوای ئەوە دێت لە ماوەی ڕابردوو لە دۆسیەی جێگیری سەرۆکی پەرلەمان ناوبراو ڕێگری کرد شاخەوان عەبدوڵڵا پۆسەکە وەربگرێت. شکستی بە هەوڵی فراکسیۆنی پارتیش هێنا بۆ دواخستنی هەڵبژاردنی سەرۆک کۆمار. ڕۆڵی لە دەرنەچوونی ڕێباز حەملان هەبوو. سەرڕای هەموو ئەوانە لە هەولێر میوانداری دەکرێت، بەڵام ناکۆکیەکان لە ناو خۆی لایەنە کوردستانیەکان چارەسەر نابێت و لەگەڵ یەکتر کۆنابنەوە، بەڵام بۆ بێگانە بە ئاسانی کێشەکان چارەسەر دەکەن. تاوەکو ئێستا پارتی و یەکێتی سەرڕای چەندین هەوڵ ناتوانن بۆ چارەسەری کێشەکان پێکەوە دانیشن. لە بەغداش پارتی تاوەکو ئێستا ئامادە نییە دان بە سەرۆک کۆمار بنێت. ئەحمەدی حاجی ڕەشید ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕایگەیان بە تەکلیفکردنێکی زۆر لە وەزیری دارایی عێراق بابەتی پلەبەرزکردنەوەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان خراوەتە ناو موازنەی ساڵی 2027 عێراقەوە. ناوبرا وتیشی وەزیری دارایی عێراق بەڕوونی پێی ڕاگەیاندین کەوا بە هەمیشەیکردنی گرێبەسەکانی هەرێم ئیشی ئێمە نییە و دەبێت حکوومەت هەرێم بڕیاری بە هەمیشەی بوونیان بۆ دەربکات. ئەحمەدی حاجی ڕەشید وتیشی ساڵی ڕابردوو نزیکەی 35,000 فەرمانبەرخانن شین بووە، بەڵام حکوومەت لە جیاتیەوەی گرێبەسەکان بکات بە هەمیشەیی بە تەسکیەی حیزبی خەڵکی دیکەی دامەزراندووە.